گوندی هاوار لە بەڵگەنامە و دەقاینەکانی کاکەییدا بە خاکی پیرۆزدا دەندێت. ئەم گوندە مەزارگەی چەندین ڕابەر و کەسایەتی دیاری ئاینەکەی لەخۆ گرتووە. هەندێک لە مەزارگانە تەنیا هێمای خەڵوەتگە و ڕۆحی یان جێپێی پیرۆزکراوی ئەو ڕابەرانن. لە ڕووی پێگاتی تەلارسازیەوە شێوازی قوبە یان قوچەکی بەرزیان هەیە. لە ناوەوە بچووک و تەنگن، بە ڕووناکی چرا و پەڕۆی سەوز ڕازێنراونەتەوە کە هێمای ڕۆشنی و پاکین. لە هەوارە کۆن ئەحمەدەی کەی بڕ هەیە پۆنە کۆنە پۆش، میری سوور هەیە سەیدەکانە، ئەوی شوێنی دانیشتنە مەرقەوی نییە. شای ئیبراهیم شوێنی لەدایک بوونە مەرقەوی نییە، ئەویش پیرە ئیسماعیل مەرقەوە قەبرەکەی تایە. لە ڕووی بیر و باوڕەوە ئاینی کاکەیی سیستەمێکی ئاینی بەستراوە، واتە ئاینێک نییە بۆ بانگەشەکردن. وەک لە کەلامدا دەڵێ ڕاستجە غەریبان بپۆشن نهێنی، بەڵام نەبوونی جەمخانە کە شادەماری کۆبوونەوە و جێبەجێکردنی نەریتە ئاینەکانیانە برینێکی بەسوێیە لە جەستەی ئەم پێگاتەیەدا. ئێمە تەنها یەک هۆڵمان هەیە ئێستا خەڵک مەراسی تیاکە، هۆڵەکەش هی پرسەیە. ئەمە زۆر زەرورمانە ئەم شوێنە ئەگەر بێت و بتوانرێ بۆمان دروست بکرێ و زەویش هەیە، چونکم ئێمە مەرعی دێمان هەیە، مەرعی گوندەکەمان هەیە، ئەتوانی لەویا ئۆتۆماتیکی پرۆژەی خزمەتگوزاری بە تایبەتی ژەمخانەیەکی تیا دروست بکرێت. دەنگی ئەمریکا بۆ زانینی هۆکاری دروست نەکردنی جەمخانە بۆ چالاکیەکانی ئاینی کاکەیی سەردانی قایمقامێتی هەڵەبجەی کرد. قایمقامی هەڵەبجە ڕایگەیان لە دەرفەتێکی نزیکدا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە خۆیان سەردانی گوندەکە دەکەن. لە ئەندێکی نزیکە بە فەرمی سەردانی گوندەکە کەم لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی بیارە و ئەگەر جەنابی پارێزگاریش بتوانێت بە فەرمی سەردانێکیانەکەین گوێ لە داواکاریەکانیان ئەگرین و پێشتیش گیراوە، بەڵام خۆتان نەزان لە کاتی ئێستادا قەیرانی دارایی و سەرف نەکردنی نەختینەی پرۆژەکان یەکێکە بێت لەو کێشانەی کە تۆ ناتوانین دەست بەجێ هیچ بەڵێنێک بدەیت، بەڵام دڵنیابن هەوڵی خۆمانین داواکاریەکەشان داواکاریکی ڕەوایە. ناسنامەی ئاینی لە ناو کاکەیەکاندا بە جۆرێکە کەسێک تەنیا کاتێک بە کاکەیی هەژمار دەکرێت کە لە دایک و باوکێکی کاکەیی لە دایک بوو بێت. شوێن کەوتوانی ئەم ئاینە خاوەن کۆمەڵێک هێما و نیشانەی دیارن بۆ پاراستنی ناسنامەی ئاینیان، لەوانە هێشتنەوەی سمێڵ وەک هێمایەکی دیار و پیرۆز و لەگەڵ بەستنی پشتوێنێکی چوارەڵقەیی. ڕاستی پاکی ئەوە دیارن، نیستی ینی خۆ بە کەمزانین، ڕەدا ینی بارکێشی دینەکە. هەر چواریان چوار بنکەی سەرەکی ئاینین. جەمخانە وەک ناوەندێکی قورسایی و شادەماری ژیانی ڕۆحی و ئاینی و کۆمەڵایەتی کاکەیەکان دەردەکەوێت. لە ناو جەمخانەدا بەنجامدانی دانیشتنی بازنەیی، خوێنەوەی دەقە پیرۆزەکان، ژەنینی تەمبور و بەخشینی نەزر و نیاز، سیستەمی بەهاکانی کاکەیی بەرجەستە دەبێت. گرنگی زاتی جەمخانە لەوەدایە هەموو جیاوازیە چینایەتی و دارایی و ڕەگەزیەکان دەسڕێتەوە و هەمووان بە یەکسانی لە دەوری یەکتریدا کۆ دەکاتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، گوندی هاواری کاکەی نشین.